بڕیاری ناردنی موچەی هەرێم چۆن درا؟ موچەی مانگی 6 گیرفانی موچەخۆران گەرم ناکاتەوە. دوجار عێراق بڕیاری خەرجکردنی موچەی مانگی 6دا، بەڵام هاتنی موچە هیوایەکی بۆ موچەخۆران دروست نەکردووە، چونکە کێشەی مانگەکانی 7 و 8 و دواتریش بەنها دیاری ماونەتەوە. ماوەی 100 ڕۆژە موچەخۆرانی هەرێمی کوردستان تەنها یەک موچیان وەرگرتووە. ئەو موچێش کاتێک بۆ هەرێم نێردرا کە باقڵ تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی لە مانگی ڕابردوودا ڕێکەوتنی لە نێوان هەرێم و بەغدادا ئەنجامدا. موچەخۆران چاوەڕوانی هاتنی موچی مانگی 6ن لە دوایین کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی عێراقیشدا لەسەر داوای وەزیرە کوردەکان لە پەڕاوێزدا باسی موچی مانگی 6 هەرێم کراوە. سوودانی سەرۆک وەزیران داوای لە تایب سامی وەزیری دارایی کردووە بە مەرج موچە ڕەوانەی هەرێمی کوردستان کات. بە گوێرەی زانیاریەکان مەرجی یەکەمی عێراق ئەوەیە کە بە زووترین کات داهاتی نانەوتی مانگی حوزێرانی هەرێم ڕەوانەی بەغداد بکرێت، وەک چۆن پێشتر لە سەری ڕێکەوتن کراوە. سوودانی ماوەی 2 ڕۆژی بۆ چارەسەرکردنی کێشەی کۆمپانیا نەوتیەکان دیاری کردووە بۆ ئەوەی هەناردەی نەوتی هەرێم دەست پێ بکاتەوە. هەر لەو مەرجانەشدا داوا کراوە هەرێم کارەکانی بە بانکیکردنی موچە خێرا بکات. سەرچاوەیەک لە شاندی هەرێم کە لە کاتی کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیراندا لە بەغدا بوو ڕایگەیاند. بڕیارەکەی حکومەتی عێراق تەنها بۆ موچەی مانگی 6ە، ئەگەرچی موچی مانگی 6 هێشتا نەهاتووە. موچەخۆرانیش لە دۆخێکی خراپدان، ماوەی مانگێکە لە چاوەڕوانی هاتنی موچە دووەکەوتوەکەیانن. بەڵام ئەگەر ئەو موچێش وەربگرن، هاتوو نەهاتی موچە بۆ مانگی داهاتوو بەرەوشان دەگرێتەوە. هەر ئەوەش هۆکارە بۆ ئەوەی لە بێهیواییدا بمێننەوە.